ئەو کاتتان باش بەڕێزان خۆشحاڵم کە لەو پرۆژەیە بەشدار بووم و هەم لە ڕێوڕسمەکەش ئەو کاتەی کە دەستگای ڕوانگە ئەو پرۆژەی ڕاگەیاند پێم باش بووم نیش بەو کتێبە بەشداری بکەم کە کورتە ڕۆمانێکە کە باسی دیاردەیەکی یاخود با بڵێن واقعی تاڵی ناو کۆمەلگا دەکات کە ئەویش دیاردەی خۆکوشتنی لاوانە. دیاردەی خۆکوشتنی لاوان مێژوویەکی دوور و درێژی هەیە، بەڵام ئەوەی جێی داخ و تێڕامان و هەڵوەستە لەسەرکردنە خەریکە لە ناو کۆمەلگای ئێمەش ئەو دیاردەیە بەرەو هەڵکشان دەچێت. من بەو کورتە ڕۆمانە بەشداریم کرد. پاڵەوانی سەرەکی ڕۆمانەکەم کوڕەگەنجێکە کە تووشی چەندین دەردەسەری و نەهامەتی و شکست بووە، شکستی پیشەیی دەرونی کۆمەڵایەتی. ئەو هەموو شکستە بەسەریەکەوە وای کردیە کە ئەو گەنجە بەرەو بڕیارێکی مەترسیدار بڕوات کە ئەویش بڕیاری خۆکوشتنە. من نامەوێ تەواوی بەسەراتەکانی ڕۆمانەکە باس بکەم، کۆتاییەکەی لە بۆ خوێنەران و لە بۆ ئێوە بەجێ دێڕم، بەڵام ئەوەی لە پشتی ڕۆمانەکە وەکو پەیامێک دەمەوێت بیگەێنم ئەوەیە کە مرۆڤ لە کاتی شکست و ناهومێدی نابێ کۆڵ بدات و بڕوخێت، پێویستە بەردەوام بێت لەبەرەوەی ژیان پیرۆزە. ئەو هەنگاوەی دەستگای ڕوانگەش بە هەنگاوێکی پیرۆز و جێی ڕێز و دەستخۆشی دەزانم، هەروەک برای بەڕێزم کا کامەرانیش ئاماژەی پێکرد، هیوادارم کە ئەو هەنگاوە بەرفراوانتر بکرێ و ساڵانەوە بەردەوام بێت و هەموو ژانرەکانی تری ئەدەبیات و نووسین بگرێتەوە. و هەر لێرەوەش هانی نووسەران دەدەم، چ گەنجان و چ ئەوانەی تر کە لەوانەیە دوودڵیەکیان هەبی لە نووسین، پێیان دەڵێم کات درەنگ نییە، هەوڵ بدەن، ئەوەی لە بیر و هزرتاندا هەیە بیخەنە سەر کاغەز، بیکەنە کتێب، چاپی بکەن و بڵاوی بکەنەوە. دووبارە سوپاسی دەستگای ڕوانگە لە بۆ ئەو هەوڵە، سوپاسی بەڕێزان ئەندامانی بڵێن لیژنەی هەڵسەنگاندن، سوپاسی یەکەیەکەی کارمەندانی دەستگای ڕوانگە کە ماندیبوونی زۆریان چێشا، و سوپاسی تایبەتیش لە بۆ برای بەڕێزم کا کامەران خۆشناو کە هانیدان بەشداری ئەو پرۆژەیە بکەم. دووبارە سوپاس لە هەموو لایەک.